وڵێ سوپاسەکەم وڵای ئەگەر هەندێک دەرفەتم دەیتی ئەم بابەتە زۆر گرنگە و حەزەکەم هەندێک زانیاری و ڕوونکردنەوەی پێویستی لەبارەوە بدەم. لەبارەی موچ ئەو بڕەپارەی 250 ملیۆن ملیارد دینارەی هاتووە، طبعا ئەمە دعمی بانقی ناوەندی عێراقە بۆ لقی هەولێری بانقی ناوەندی، بەڵام نێتی ناردنەکەی بۆ موچەی نێتی ناردنەکەی نەقەرارەکە جارێ نەدراوە بۆ موچەی فەرمانبەران و فەرمانبەران و مامۆسایانی تەندروستی و پەروەردەیە و لە چەند ڕۆژی ئایندا بێگومان قەراری ئەمە درێت. بەڵام ئەمە هیچ لە کێشە گەورەکە کەم ناکاتەوە. من ئەمەوێ کۆمەڵێک زانیاری نهێنی و مەترسیدار بڵێم ئەرکی من یعنی بابەتەکە ڕەشببینی و گەشتبینی نییە، ئەرکی منەوەی ڕاستگۆ بم لەگەڵ خەڵکە و شتی مەترسیدار بەڕێوەی. بەداخەوە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ناتوان ڕێ بکەون، لەبەر ئەوەی ئێستا هەرێمی کوردستان قەرزێکی زۆری لایە، قەرزی تورکایە، قەرزی کۆمپانیەکانی گرینکۆرە، ڤیتۆڵە، ڕووسنەفتە، ترافیگۆرایە تا دواتر، و قەرزی شەریکاتی بەرەمێنانی نەوتە، قەرزی بانقەکانە، قەرزی کۆمپانیەکانە زۆرە. حکوومەتی عێراق ئامادە نیە ئەم قەرزەی بۆ باتەوە. ئەگەر حکوومەتی عێراق قەرزەکە بۆ هەرێمی کوردستان نەداتەوە، هەرێمی کوردستان بەڵێ ئێستا حکوومەتی عێراق لە دووڕیانێکایە نایەوێت یا ناتوانێت لەگەڵ نەوتەکە تەسلیمی حکوومەتی هەرێم ناتوانێت نەوتەکە تەسلیمی حکوومەتی عێراقە بۆی ئەو قەرزانە بداتەوە کە نازانین چی لێ هاتووەم پارە. من یەک نمونەت بۆ باسەکەم. لە شەشمانجی یەکەمی ساڵی 2017 ملیارێک و 252 ملیۆن دۆلاریان بە قەرز وەرگرتووە بە فرۆشتنی نەوت بە پارەی پێشوەقت، واتە نەوتی 2019 و 2021 بدەن. ئەمە بەپێی قسەی عەلینە، بەپێی قسەی راپۆرتی دیلۆیت. باشە چیتان لێکرێن پارێ لە حساباتە دیار نییە درابێ بە بووچە. باشە تەنانەت عەبادی بەگاڵتەوە بە برادرانی ئێمەویت و ئەرە بەڕاست ئێوە ئەگەر 22 ملیارد دۆلار قەرزارن، ئێوە ئەگەر نەوتان فرۆشتووە بۆ قەرزارن، خۆرەوە نەتان داوە بە موچە. ئەگەر نەوتان نەفرۆشتووە ئەمە بابەتێکی دیکەیە، تۆ نەوتی فرۆشتە و قەرزاریشی. یعنی کاک حەکیم لە 4 ساڵی ڕابردووە تەنیا نزیکەی 24 ملیارد دۆلار دراوە بە موچە. معقولە تۆ 27 ملیارد دۆلار قەرزار بیت؟ عێراق ئەو قەرزت بۆ ناداتەوە. باشە کە عێراق قەرزەکانت بۆ ناداتەوە، ئەمانیانوێت بەم نەوتە قەرزەکە بنەوە. ئەی باش ئەگەر ئەم نەوتە بدەنەوە بە قەرزەکە چی دەن بە موچەی فەرمانبەران؟ و نیوەی پارەی ئەم نەوتە بەپێی راپۆرتی دیلۆیتیش ئەڕوا بۆ کۆمپانیەکانی